سڵاوتان لێبێ ئەزیزان، لەگەڵ نزیکبوونەوەی جەژن دوای ساڵانێکی زۆر لە مانەوە لە ماڵی باوک کوڕ و کچە گەنجەکان ئەچنە ماڵی خۆیان و ژیانێکی تازە دەست پێەکەن. بەڵام لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژانی جەژن مشتومڕی ئەوە دروستە بێ ئایا جەژن لە ماڵی باوکی ژن بکرێت یاخود لە ماڵ باوکی پیاوەکە بکرێت. ئێمە ئەمڕۆ ئەو گەنجانە دوێنین بزانین ئایا بڕیاران داوە جەژن لەکوێ بکەن و ئەوشان لێ دەرێنین ئایا یەکەم جەژنیان لە چ ماڵێک کردووە. ئێوەش بینەرمان بن. سڵاو لێبێ. سڵاو سەرچاوم. چەند ساڵ هاوسەرگیریت کردووە؟ 2 ساڵ. یەکەم جەژنتان لە دوای و هاوسەرگیری کرد لەکوێ کردان؟ لە یەکەم ڕۆژ لە ماڵی باوکم و باوکیەوە دوای بۆ خۆمان ماڵی خۆمان. بزانم ماڵی باوکی ئەو باوکی تۆ کامیان یەکەم جار کە جەژنەکەتان لێ کرد بە مانایەکی تر نانی جەژنتان لە چ شوێنێکیان خوارد؟ نانی جەژن لە ماڵی باوکم بوو پار بوو بازانم. لە ماڵی باوکم بوو ئێتون یۆڕۆکەشی لە ماڵی باوکیەوە بوو. خێزانەکە داوای لێ نەکردی کە بۆ یەکەم ڕۆژی جەژن لە ماڵ باوکیەوە بکرێنی ماڵی خەزوەران؟ نا احتیادە لە ئێمە شتانە. ئەگەر ئەو داوات لێ بکە بۆ ئەم جەژنە لە ماڵی باوکیەوە بیکەی تەبیعیە بەلاتە؟ احتیادێ طبیعیە. چەند ساڵە هاوسەرگیریت کردووە تۆ؟ تقریبا 18 ساڵە بێت. یەکەم جەژنتان لە دوای و هاوسەرگیریت کرد لە ماڵی باوکی با بڵێن پیاوەکەت بوو یان لە ماڵی باوکی تۆ بوو؟ وڵا هەر لە ماڵی خۆما بوو. ماڵی تایبەتی خۆتان؟ لە ماڵی خۆما بوو. سبەی نیش با بڵێن لە یەک دو ڕۆژی داهاتوایتە دیارەکرێت جەژن کەیە ئایا بڕیارتان داوە جەژن لە ماڵی خەزووران بکەن یان لە ماڵی خۆتان؟ وڵای هەر لە ماڵی خۆمان هەر لە ماڵی خۆمان پێم خۆشە جەژن لە ماڵی خۆما بم. باشە ئەگەر داوات لە مێردەکەت بکەی لە ماڵی با بڵێن باوکی خۆت جەژنەکە بکەی قبوڵی کردووە تا ئێستا؟ وڵایی زۆر بەلای و ئاسایە بەڵام خۆم پێم خۆشە لە ماڵ خۆمان نابین. ئەگەر خێزانەکە داوت لێ بکە لە ماڵی باوکی ئەو ینی ماڵی خەزووران جەژن بکەی تەبیعیە بەلاتەوە؟ فەرقی نییە ماڵی باوکی و ماڵی باوکی من یەک ماڵە. باشە ئەی دایک و باوکی خۆت پێیان خۆشە لە ماڵ خۆتان جەژن بکەن یا لە ماڵ خەزووران؟ فەرقیان نییە لەوە هەمووی بێک ماسی دەکرێت بێک چۆزی دەکرێت. باشن بەڕێزی سپاسەکەم. پرسیارێک مێلێتان لە خزمەتە. چەند ساڵ هاوسەرگیریتان کردووە؟ وڵاوا بۆ سێچێ. باشە پیرۆستان بێ. لە دوای ئەوەی هاوسەرگیریتان کرد جەژنتان لە ماڵی خۆتان کرد یا لە ماڵی باوکی خێزانەکە؟ وەڵاهی تا ئێستا ماڵ خۆمان نەماکردوە تا هەر ساڵی لای شوێنە بوو. لە ماڵی باوکی ئەو بوو یەکەم جار. دوو جارەکەی کە؟ دوو جارەی کە هەر جارێک لە ماڵ ئێمە بوو جارێک لە ماڵەوە ماڵ پورمە ماڵ باوکی ئەوە فەرقی نییە. یعنی ئێستا دووبەیەکە؟ بەڵێ. بۆچی لە ماڵ باوکی خێزانەکە جەژنەکەن ینی بۆچی ماڵی باوکی خۆت هەڵنابژێری یان ماڵی خۆت هەڵنابژێری؟ واللهی کەمین تۆ زیێکەم سەر خێزانی نیە بەسەر حالن ئەم سێ نەفەرین. ئەمە کاریگەری خێزانەکەت نییە بەسەرتەوە؟ یعنی چۆن وەکو تێ نەگەشت؟ ینی کاریگەری ئەوەی کە ئەو کاریگەریەکەی داناوە بۆی لە ماڵ خەزووران جەژنەکان دەکەی ڕەنگە دایک و باوکی تۆش پێ خۆش لە ماڵ ینی باوکی تۆ یان ماڵی باوکی خۆت جەژنەکە بکەیت بەڵام دیارە کاریگەری خێزان لەسەر بووە کە بڕیارتان داوە لێو جەژن بێت لە بەدلی ئەوەرن هەنێ شتە هەیە ئەویمانم دلی پێ خۆشەکەی ناگەهابی لە خۆشی تێ. باشە بۆچی هەوڵەدەی با بڵین هاوسەرەکەت خەنات پێ بکەیت کە لە ماڵ باوکی تۆ جەژنەکە بکەن؟ وڵی بەڵام چی سەم جەژنە بەتەمام لە ماڵ باوکی ئەوان بیکەین بەتەمان تعادولی بکەنەوە؟ بەڵێ. هاوسەرەکەت هەر کاتێک لە ماڵ با بڵین باوکی بێ تۆ هیچ کێشەیەک دروستەکە بەلاتەوە یان دڵت تەنگە بێ و ماڵ باوکی خۆت؟ ناوەڵە ئاساییە بەس حەزەکەم پێکەوە بڕۆین بەتەمام جەژنە ئیشەڵا بێکەوە بڕۆینەوە. یەکەم جەژنتان لە ماڵی با بڵین خەزووران بوو یا لە ماڵی باوکی تۆ؟ لە ماڵی خەزووران بوو. ئەگەر با بڵینەوە یەک دوو ڕۆژ داهاتوو دیارێکرێت کە جەژنە بڕیارتان داوە لە چ شوێنێک جەژن بکەن؟ نەخێر تا ئێستا. کامیان هەڵەبژێری ئەگەر بەدەستۆ بێت؟ ئەکەوێتە سەرەوەی کامیان زەرورترە مەسەلەن ئەگەر عایلەی ماڵی باوکم ماڵی خوشکەکەم بڕۆ زۆر احتیاجات چمە ماڵی خەسووم ئەگەر ئەوان کوڕ و کچەکانی کەی بڕۆنە چمە ماڵی باوکم. ئێستا بەڕای تۆ ئێستا کامیان زەرورە ماڵی باوکی تۆیان ماڵی باوکی مێردەکە؟ جارێ قسەمان هەر لێ نەکردووە ینی پلانماندانە ناوە نازانین ئەوەی کەی لێبێرەی لێبێ دوایەوە بەپێی زروفە گۆڕێ مەسەلەن کات بووە ماڵی باوکم لە سەفەر بوون چمە ماڵی خەسووم ینی شتێکیەوەنە بڵێن شتێکیەوەنە قرس نییە قەراریان لەسەری هەر کامێکیان مێردووکیان ماڵی باوکی کردوکمانە. وەکو وتت یەکەم جەژنتان لە ماڵی خەزوورت بە وایە دایک و باوکی خۆت
پیان خۆش نەبوو کە لە ماڵ خۆتان بمانێتەوە دوای ماوەیەکی زۆر لە بڵین گەنجێتی لە ماڵی باوکتا بووی دوایەوە لە ناکەو جەژنەکە گواستەوە ماڵی خەزوران هەڵوێستیان چی بووە؟ ئەو حساباتانە تۆزێک لە ئەو عیلانەیە کە پێگەشتون زۆر حساباتانە ناکرێنە ئەو حساباتانە تەسەوڕ ناکەمەوەنە کێشەیەکی گەورە دروستکەن بەس ئەمە کاریگەری خێزان نییە لەسەرتکەوە جەژنەکەیە لە ماڵی خۆتانەوە گوازنەوە بۆ ماڵی خەزوران ئینسان یا ئەوەیە ماڵی خەزوران زۆر بە باشی تعاملیان کردو و خۆت اختیارت کردو تۆ بەپێی مەشوەرەتی نێوان خۆت و خێزانە بڕوە ڕێی یان ئەگەر شتەکەیش ئەو کللتورەی کە لە شەرقا بەعی بەزانرێ پرس و ڕاوێژ بە خێزان کرێ حەقە لە ناو ببرێت باشە بەڵام بە پێوە ئێمە چەند گەنجێکیشمان دوان زۆربەی گەنجەکان لە دوای هاوسەرگیری جەژنەکان لە ماڵ خەزورانەکەن ئەمە کاریگەری ژنەکان نیە بەسەر پیاوەکانەوە من هەر کەسە و زروفی خۆی زانێ بەڵام ترێمە بەپێی مەشوەرەت و بەپێی پێویستی کام لا زەرور بێ جاری وا هەیە لایەکیان کەسیان بە دەورانیە لایەکتریان قەرباڵغە تۆ پێویستە بچیتە ئەو لایکە چۆڵە کەسی بە دەورانی باشە لەو چوار جەژنەی کاڵەی دو ساڵە سەرگیریمان کردو چوار جەژنتان دیوە چوار جەژنەکە چەنی لە ماڵ خەزورت بۆ چەنی لە ماڵ باوکی خۆت بوو یەکێکی لێ بووین یەکێک لە ماڵی باوکم بووین یەکێکیش لە دوانیشان لە ماڵی خۆمان کردومان ینی تعادولن دای هەمیشە بەختەوە بینیشان ئەوەی بینیتان ڕای هاوسەرە تازەکان بوواتە ئەو کوڕ و کچە گەنجانەی کە تازە هاوسەرگیریان کردبوو ئێستا ئاچین لە لای ئەوانەی کە بە تەمەنن تەمەنێکیان هەیە و ماوەیەکی زۆر هاوسەرگیریان کردو لە ئەوانە پرسین ئایا یەکەم جەژنتان لە شوێنێ کرد و ئایا ئەم جەژنەیش بڕیاردەن لە شوێنێ بکەن هەرچەنە بە تەمەنەکان بە تایبەتی پیاوەکان تۆزێک دیکتاتۆرانە لیان خوڕیوە و هەمیشە بە گوێی پیاوەکانیان کردو ئێستا لیانە پرسین بزانین ئایا یەکەم جەژنیان لە شوێنە کردووە ئێوەش بینەرمان بۆچی هەمیشە ئەو کەسانی کە وەکو ئێوە بە تەمەنن جاران هەمیشە جەژنەکان بەدڵی پیاوەکان بۆ ئێستا گەنجەکانم دوان زۆربیان یەکەم جەژنیان بدرێتە ماڵ خەزورانیان باوەڕ ناکەم و شتە هەبێ ئێستا سەر وەک جارانە جارێک لە ماڵی خەزورە و جارێک لە ماڵی باوک ئێستا من دوانجە من ئاین تۆ ئێستا لەم 30 ساڵی کە جەژنتان کردووە دابشت کردووە تەوزیعت کردووە چێنی کاتانەی کە من لەگەڵ ماڵی باوکم لە ماڵی باوکم بووم بەڵام ئەو کاتانەی کە جیا بوومەوە ئیتر جارێک لە ماڵی باوکم جارێک لە ماڵی ینی بە یەکسانی تقریبا ئەم جەژنە بڕیارتان داوە لە کوێ جەژن بکەن ئەم جێژن لە ماڵی باوکمە بین لەبەر ئەوەی نەجێژنی باوکمە بەپی ئەوەی کە بە تەمەنەکانم دوان زۆربیان لە ماڵی باوکی پیاوەکان جژنیان کردووە بەڵام گەنجەکانە بینم زۆربیان پێچەوانن لە ماڵی باوکی خێزانەکە کردویان هۆکار چییە لەم سەردەمە تازەیە هەمیشە بە گوێی ژنەکان زیاترەکرێت ئەش بێت بەس ئیتر من بە زۆری بەدڵی پیاوەکەمەکەم لە هەر شوێنێ بێ ئەچم بۆ ئەوێ لەگەڵیە یەکەم کەس کە پیرۆزبای جژنی لەکەی کێوە لای تۆ ئەو بەیانیان زووار ئەوەیە و ناڵەکانی خۆشمانیەک بێ کوتۆ ئێستا باوکم نەماوە زیاتری لە ماڵی خۆمم ماڵی خەزوران ینی ماڵی باوکی مێردەکە ماڵی باوکی مێردەکەم ئالەک سەرەویش هەر دووەم ڕۆژ یان ئێوارەی یەکەم ڕۆژ ینی هەمیشە یەکەم ڕۆژ تایبەتە ماڵی باوکی خۆت مەرج نییە جاریوا بە ماڵی خۆم بووم جارە بووە سوفە لە ماڵی باوکی مێردەکەم بووم زۆرینە ئەمێ زۆرینە پێ بڵێ زۆرینە لە ماڵی خەزوران بووە لە ماڵی با بڵێن باوکی خۆت بوو لەگەڵ هاوسەرەکە وەڵاهی زۆرینەی لە ماڵی باوکی خۆم بووم لەبەری باوکم تاما بوو زۆری حەزە جژم بوو زۆر لە خەلا باڵغی بوو ئیتر هەموو لێوە کۆ بووینەوە بەڵام خۆ ماڵی خەزورانیشت بە هەمان شێوە حەزیان لە جەژنە و پیاوەکە و با بڵێن خەزورێشت حەزیان کردو کوڕەکان لێ بێت بەس هۆکار چییە تۆ هەمیشە ینی بەلای ماڵی باوکی تۆ هاتی نا ئەزانی چۆبوونەوە کۆبوونەوەیەک هەبووە کە جاری وایە براکەم هاتۆتەوە جاری وا هەیە ئیتر وا ڕێکەوتووە چوشمەتە ماڵی خەزورم هەمان ڕۆژ چوومەتە ئەوێش جا هەردووکیشیان زۆر نزیک بوون لە یەکەوە بۆ حکومە ئەچوون بۆ هەردووکی هەمیشە پیا و ژن حەزیان کردووە یەکەم جەژنیان و نانی جەژن لە ماڵ باوکی خۆیان خۆن واتە ژنەکە حەزی کردووە لە ماڵ باوکی ژنەکە و پیاوەکەش حەزی کردووە لە ماڵ باوکی خۆیان بێت بەڵام وەکو بینیتان ڕاوسەرنجی هاوسەرە تازە و هاوسەرە کۆنەکانیش پاوەرگرت زۆربەی هاوسەرە کۆنەکان لە ماڵی باوکی خۆیان کردویانەوە بەڵام ئەلەم سەردەمە تازەیە هاوسەرە تازەکان زۆربەی زۆری ئەو
جەژنە واتە یەکەم ڕۆژی جەژن ئەبرێتەوە ماڵ خەزووری کوڕەکەەوە تا برێتەوە ماڵ باوکی ژن ئەمە کاریگەری ژنەکان دەرەخات لەسەر پیاوەکانیان بەڵام چارەسەر تەنها ئەوەیە بە دادپەروەرانەمە دابەش بکەن جەژنێک بۆ ماڵ باوکی ژن و جەژنێکیش بە ماڵ باوکی پیاوەکە بێت ئێمە میشە ئاوەتی بەختێوەری و ئاسوودەی بۆ هەموو خێزانەکانە خوازین تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ